جوانترین و گەرموگەشترین سڵاوەکانتان پێشکەش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی خۆمەڵە هەڵم هاتوومەتەوە خزمەتتان بۆ پێشکەشکردنی بەرنامەی دیدار و ڕابە. لە ئەڵقەی ئەم هەفتەی بەرنامەکەماندا بینەر و بیسەری دوو بابەت دەبن بە ناوەکانی لە پای چی دەنووسین لە نووسینی مامۆستا شێرزاد حەسەن و گرنگیەکانی چێژی ئەدەبی بۆ منداڵان لە نووسینی بەڕێز ڕەزا شوێت. بۆ هیوایە ناوڕۆکی بەرنامەکان جێگای سەرنجی ئێوەی ئازیز و خۆشەویست بێت. ناو بڕێک ببینین ئەچینە سەر بابەتەکان. گرنگیەکانی چێژی ئەدەبی بۆ منداڵان لە نووسینی بەڕێز ڕەزا شوێن. ئەدەب وێنەیەکی گەش و جوانی ژیانە کە تیادا نووسەر گوزارش لە هیوا و هەزر و لە بیرۆکەکانی دەکات. ئەدەب کار بۆ پێگەیاندنی کەسێتێکی تەواو دەکات، پشتیوانیش لە بەها کۆمەڵایەتی و ڕۆشنبیریەکان دەکات. ئەدەب چێژی دروست و ئاراستەی بەرەو جوانی پێک دەهێنێت لە هەموو ئەو شتانەی پەیوەندیان بە ژیانی ڕۆژانە و کۆمەڵایەتی و بە شارستانیەتەوە هەیە. چێژی ئەدەبی توانایەکی کەسی تاکە لە هەستکردن بەلایەنی لاوازی و بەهێزی و جوانی دەقی ئەدەبی کە وای لێ دەکات خۆشی لەو دەقە ببینێ یان لێ لوتەلا بێت. منداڵان کە لەدایک دەبن هەر بە زگماکی و سروشتی دەروون پاکن، هەست ناسکن، خەیاڵ فراوانن، سۆز شیرینن، خۆش چێژن، جوانی خوازن، پڕن لە خۆشەویستی. چێژی ئەدەبی لە منداڵیدا کار ئاسانی بۆ کاتی گەورە بوونیان دەکات، چونکە ئەوەی کە بە منداڵی فێری دەبن هەرگیز لە یادیان ناچێتەوە. بۆیە پێویستە یارمەتی ئەوەیان بدەین کە هەر لە منداڵیەوە چێژ لە ئەدەب وەربگرن. منداڵان بەپێ مۆرک و تایبەتمەندیەکانی قۆناغەکانی ژیانیان، بەپێ سروشتی کارە ئەدەبیەکان، بەپێ ئامادەی و توانەکانیان دەتوانن چێژی ئەدەبی بەدەست بهێنن. کەواتە دەتوانین منداڵان لەسەر چێژ وەرگرتن لە ئەدەب ڕایان بهێنین و پێیان بگەینین. ئەدەب هۆنەرە، هۆنەریش نیشتمانی جوانیە. پەیوەندی چێژیش بە هۆنەرەوە لەسەر گەشەکردنی هەستکردنی منداڵان بە جوانیەوە وەستاوە. ئەدەب ئەو توانایە هەیە کە هۆشی منداڵان بە هەموو ئەو شتانە مەس بکات و زاخاو بدات کە دەیان ڕۆژێنن و خۆشییان پێدەبەخشن. چێژی ئەدەبی بۆ منداڵان زۆر گرنگ و پێویستە، چونکە لەم سەردەمەدا ئەدەبی منداڵان بووە بە پێویستیەکی زۆر گرنگی نیشتمانی و ئینسانی، بووە بە فاکتەر و مەرجێکی گرنگ و بنەڕەتیش بۆ گەشەکردنی ڕۆشنبیری منداڵان لە ڕووی زانستی و پەروەردەی و هەستیاری و کۆمەڵایەتیەوە. چونکە ئەدەب کارتێکردنێکی ئەرێنی گەورەی هەیە لە زاخەودانی هۆشی منداڵان و لە گەشەکردنی توانە هۆشیەکانیان و لە سۆزداری و لە بەهرە و ئارزوەکانیان، لە وروژاندنی هەستیان لە قوتوکەتانی چێژی ئەدەبیان. ڕوون و ئاشکراشە کە جیهانی منداڵان جیهانێکی پاکە، پڕە لە جوانی، لە خەیاڵی فراوان، خۆشەویستی، لە هیوا و خەونی شیرین، لە خەندە و پێکەنین، سۆز و ڕاز و نیازی پاک، لە قسەی خۆش و سەیر و سەمەرە، لە سادەیی و ساویلکەی. ئەوەی لەسەر ئێمە پێویستە ئەوەیە کە هەمیشە پاڵپشتیان بین، یارمەتیان دەین، هانیان دەین، چاودێریان کەین، ڕێنمایی باشیان کەین. پێویستە خۆشمان بە کردداری ببین بە نمونەی باش و بە پێشەنگ بۆیان. بەو ئەبارەشدا ئاراستەیان بکەین کە ئەو جوانیە سروشتیانن کە خەیاڵە فراوانەیان توانەکانیان بە ئاراستەی کارجوانی و مرۆڤدۆستی و خۆشەویستی و سوودبەخشیدا ئاراستە بکەین. منداڵان زۆریان پێیە، زۆریان لە باردایە، پڕن لە بەهرە، لە خەیاڵی فراوان، لە حەزی دۆزینەوە و داهێنان، لە تاقیکردنەوە و زانین و فێربوون و وەرگرتنی زیاتر و زیاتر. منداڵان بە سروشتی حەز بە هەموو شتێکی جوان دەکەن. چێژی ئەدەبی زۆر لە چیرۆکی خۆش و لە هۆنراوەی ناسک و شانۆ و گۆرانی و سرود وەردەگرن. دینە سەر گرنگترین گرنگیەکانی چێژی ئەدەبی بۆ منداڵان. باشترین ڕێگەش بۆ ئەوەی منداڵان هۆگری ئەدەب ببن و چێژی خۆشی لێوەربگرن بە کورتی چەند خاڵەکە یەکەمیان ئەوەیە پێویستە هەر لە منداڵیەوە بە گۆڤار و بە پەرتووکی وێنەداری ڕەنگاوڕەنگی گەش ئاشنایان بکەین. هەر لە منداڵیەوە خوێندنەوەیان لە خۆشەویست و لا شیرین بکەین تا ببن بە هۆگری هەمیشەیی و بە ئالوودەی خوێندنەوە. یارمەتیشیان بدەین لە هەڵبژاردننی ئەو دەق و بابەتانەی لەگەڵ تەمەن و توانا و زمان و لەگەڵ ئارەزوەکان دیە لەبارن.
پێویستە لە دەستپێکدا کتێبی ڕەنگاوڕەنگی وێنەداری ئاسانیان بۆ دابین بکەین. وێنەی جوانی ڕەنگاوڕەنگ زۆر یارمەتی دەرن بۆ ئەوەی منداڵان بە ئاسانی فێری خوێندنەوەی وشە تازەکان و ڕستەکان ببن و لە واتەکانیان بگەن. بە خوێندنەوەی تەواوی بابەتەکەش دەتوانن بیرۆکەی دەقەکە هەڵێنجنن. لە مەبەستی نووسینەکە بگەن. گۆڤاری منداڵان و پرتووکی ڕەنگاوڕەنگی گەشواسان بۆ منداڵی قۆناغە سەرەتاییەکانی منداڵان زۆر بەسوودن بۆ چەکەرەکردنی چێژی ئەدەبی لای منداڵان. دووهەمیان پێویستە دایکان و باوکان پەیوەندێکی هەمیشەییان لەگەڵ مامۆستاکانی منداڵەکانیان هەبێت. پێکەوە هاندەری منداڵەکانیان بن بێجگە لە کتێبی خوێندنەوەی بڕیاردراوی قوتابخانە بە کتێبی هەمە جۆرەی تریژ ئاشنایان بکەن. ئارەزوو و چێژی خوێندنەوە لە گرنگ و شیرین بکەن. پێویستە منداڵەکانیش سەرپشت بکەن لەو بابەتانەی کە خۆیان حەز بە خوێندنەوەیان دەکەن و چێژیان لێوەردەگرن. بۆ هاندانیشیان پێویستە ستایش و ئافرینیان بکەن. پاداشیان پێشکەش بن دوای ئەوەی کە چەند کتێبێک دەخوێنەوە. سێهەم، ئەگەر بکرێ منداڵەکانتان برن بۆ کۆڕ و سیمیناری ئەدەبی و نمایشی شانەوەی و ئاهەنگ گۆرانی، بەتایبەتیش ئەو چالاکیانەی پەیوەندیان بە منداڵانەوە هەیە بۆ ئەوەی ببین و ببیستن و بزانن. دوایش بە شێوەیەکی ئاسان ڕای ئەوان و خۆشتان دەربارەی بابەتە پێشکەشکراوەکان باس بکەن. بزانن تا چ ڕادێک منداڵەکانتان لە بابەتەکان تێگەیشتن و چێژیان لێوەرگرتوون. چوارەم، بەری ئازادی لە منداڵەکانتان مەگرن. با بە ئەو پەڕی سەربەستی و ڕاشکاویەوە و ئازادیەوە گزارش لە سۆز و هەستەکانیان کرد. چونکە چێژی ئەدەبی تەنها لە خوێندنەوەدا نییە، بەڵکو پێویستە ڕووبەرێکی باشیش بە منداڵەکانتان ببەخشن بۆ ئەوەی بە ئازادی و ئارەزووی خۆیان بۆ شێوازەش کە خۆیان دەیانەوێت گزارش لە ڕاوبۆچوون و هەستەکانیان بکەن. پێنجەم، بێگومان کتابخانەی گشتی ڕۆڵێکی گرنگی هەیە لە ژیانی منداڵاندا بۆ ئەوەی بە ئارەزووی خۆیان بە خوێندنەوەی ئەو بابەتانەی کە حەزیان لێ دەکەن خۆیان مەستی خوێندنەوە بکەن. سامانی زمان و ڕۆشنبیری گشتیان دۆڵەمەندتر بکەن. پێویستە هانی منداڵەکانتان بدەن بۆ ئەوەی ببنە سەردانکەر و ئاشنای هەمیشەی کتێبخانە و بە دۆستی کتێب و خوێندنەوەش ببێت بە پێویستێکی گرنگی هەمیشەی ژیانیان. باشتریش وایە کە لە ماڵەوە پەرتووکخانەی تایبەتی خۆیان هەبێت. بە گۆڤاری منداڵان و کۆمەڵی کتێبی وێنەگداری ڕەنگاوڕەنگ ئاسانی زانیاری و ئەدەبی بۆیان بڕازێنەوە تا لە منداڵیەوە ئاشنای پەرتووک و هۆگری خوێندنەوە بن. شەشەم، هەمیشە هانی منداڵەکانتان بدەن بۆ ئەوەی بپرسن، وەڵامی ڕاست و دروستی هەموو پرسیارەکان بدەنەوە. ئێوەش دەربارەی ئەو بابەتانەی خوێندیانەوە لێیان بپرسن. هەفتەم، چێژ وەرگرتنی منداڵان لە زمان و لە جوانیەکانی یارمەتیدەرە بۆ چالاکردنی هەست و بیر و سۆز و وجدان بۆ بەدەستێنانی توانای چێژ وەرگرتن بۆ ئەوەی بە جوانیش زمانەکەیان بەکاربهێنن. هەشتەم، ئەو منداڵانەی کە چێژی ئەدیبیان هەبێت گەلێ شارەزایی بەدەست دەهێنن وەکو دەتوانن بە زمان بە ئاخاوتن و نووسین یان بە وێنەکێشان گزارش لە بیرۆکەکانیان و لە هەستەکانیان بکەن. ڕۆشنبیریەکی گشتیشیان دەبێت، ئامادەی و ئازایی ئەدیبیشیان دەبێت بۆ دەربڕینی ڕاستەوخۆ و دانەمان و وەڵامی یەکسەر. نۆهەم، چێژی ئەدەبی و زمان بوارێکی زیاتر و ئاسۆیەکی فراوانتر بۆ منداڵان دێنێتە دی. بە دروستی هەڵسوکۆت دەکەن و بە ئاسانی تێکەڵی کۆمەڵ دەبن. هەستی مرۆڤایەتیان زیاتر دەبێت. ئەمە و چێژی ئەدەبی چارەسەری گەلێ لایەنی دەرونی نەرێنی منداڵان دەکات وەکو گۆشەگیری، خەمناکی، شڵەژان لە هەڵوێستەکانیان. دەهەم، پێویستیشە دایکان و باوکان و مامۆستاکان ببنە نمونەی باش و بە پێشەنگ بۆ منداڵەکان و بۆ قوتابیەکانیان. ئەگەر ئەوان بخوێنەوە باسی چێژی ئەدەبی و خۆشی ئەو بابەت و پەرتوکانە بکەن کە خوێندویانەتەوە، ئەمە باشترین و ئاسانترین ڕێیە بۆ ئەوەی منداڵەکانیان و قوتابخانەکان چاویان لێ بکەن و حەز بە خوێندنەوە بکەن. بەداخەوە لە ئەمڕۆدا لە کەم لە ماڵەکاندا کتێبخانە هەیە. ڕێژێکی کەمی دایکان و باوکانیش کتێب و گۆڤار دەخوێنەوە. ئەمەش خەڵێکی نەرێنیە بۆ گەشە نەکردنی ڕۆشنبیری و ئەدەبی منداڵان و چێژی ئەدەبی. لە کۆتاییدا دەمەوێت ئەوەش بڵێم مرۆڤ هەرچەند پێش بکەوێت،
هەرچەند تەکنۆلۆژیا شتی تازە و سیرتر دابهێنێت بایخ و گرنگی و سوودەکانی خوێندنەوە بە درێژای سەردەمەکان دەمێنێتەوە. بەڵێ خۆشەویستان لە بەشەش هۆنراوەیە کە بۆ منداڵان هۆنراوە لە نووسینی هەر بەڕێز ڕەزا شوانیە پێشکەشتانەکەم. مژدە هاوڕێکانم، هاوڕێ خۆشەویستەکانم، قوتابخانە کرایەوە، هیوای نوێمان گەشایەوە، لە پۆلێکی بەرزترین، ئەمساڵ لە پار مەزنترین، زۆر ڕووخۆشین، زۆر دڵخۆشین، شیلەی زانیاری دەنەوشین، ئازا و ژیرین، زۆر هۆشیارین، بڕوا بەرزین، هیوادارین، بە کۆشش و بە نەسرەوتن دڵنیا دەبین لە سەرکەوتن، بۆ گەیشتن بە ئاواتمان نابێت بە فیڕۆدەین کاتمان. لە پای چی دەنووسین؟ لە نووسینی بەڕێز شێرزاد حەسەن دەتوانین بەڕەهایی بڵین پرسیارێکی وا ڕوبەڕووی هەموو نووسەرێک دەبێتەوە لەسەر ئاستی خۆزگەرایی و هەم لەباری کۆمەڵایەتیەوە. لە نێو هەر جۆگرافیایەکدا کە نووسین هەبێت ئەم پرسیارە لەلایەن خوێنەوار و نەخوێنەوارەکانیشەوە ئاراستەی قەڵەم بەدەستان دەکرێت. ئەم پرسیارەش بە تایبەتی یەخەگیری ئەدیبان دەبێتەوە. پەیوەست بە ژانرە جیاوازەکانی وێژە و ئەدەبیاتەوە، شعر، چیرۆک، شان و ڕۆمان، سەرباری کوێ لەقەکانی زانستە مرۆیەکان، فەلسەفە، سایکۆلۆژی، سۆسیۆلۆژی، پرسیارەکەش ڕەوایە لە هەر کەسێکەوە بێت. هەر لە سەرەتاوە مەرجە دەرکی ئەوە بکەین مادام ژیان و زیندەگی خەڵک لە نێو دوو جەمسەر و بازنەدا جێگیر و جێکەوتوو بووە کە ئەوانیش
تراژێدیا و کۆمێدیایە کە دەکاتە مەرگە سات و بەزمە سات. هەڵبەتە دیوە تراژیک و دراماتیک و مەرگە ساتەکە زاڵتر و پانتایەکی بەرفراوانی داگیر کردووە بە بەراورد لە چەک کۆمێدیا و بەزمە سات. بۆ هەمیشە وەڵامی جیاوازمان دەست دەکەوێت لە سەرزاری نووسەرانی هەر حەوت کشوەرەکە و زەقترینیان ئەم وەڵامە حازر بەدەستە و باوەیەکە نووسەران کۆکن لەسەری. گوایە ژمارە هەرە زۆرینەی نووسەران وای دەبینن پەیامێکی پیرۆزیان هەیە بۆ مرۆڤایەتی کە مەرجە پەخش و بڵاو بکرێتەوە. پەیامێک کە سەرچاوەکەی لە خزمەتی مرۆڤپەروەریەوە هاتبێت لەسەر ئاسی لۆکاڵی و هەموو جیهانگیری کە بە قازانجی مرۆڤایەتی بشکێتەوە. نووسرە ناودارەکان بڕوایان وایە هەر یەکە و بەجیا دەتوانێت بەشدار بێت لە بنیاتی ئەو مێژوەی هەمانە لەسەر ئاستی ڕامیاری و کۆمەڵایەتی و فکری و فەرهەنگی بە واتایەک پشکی هاوبەشی هەبێت لە چەک هاوپشەکانی خۆی، ڕۆڵی بەرچاو سەنگین و دامەزراویان هەبێت لە پەرەپێدان بە کولتوری ڕەسەن و جێکەوتە و برەودان بەو کەلەپوورەی وەک میرات لە دایکان و داپیران و باوکو و باپیرانەوە بۆ ئێمە بەجێمەوە. بێگومان دەکرێت هەندێکیان پتر نارسیستیانە حەسبکان پێگەدار بن و ناو دەنگیان بات هەمووان. لە ڕوانگەی نووسەری هێند و ئینگلیزیە وەک جۆرج ئۆرۆیل کە ڕۆمانووس و ژۆرنالیست بوو بڕوای وایە ئەم ڕۆحی نارسیستیە کە خۆپەرستێکی تێدایە بۆ نووسەرانی لاو شمێنە بن و چێنەیرنە ڕەوایە بەر لە تەمەنی 20 کە هێشتا هەرزەکار و فریکە نووسەرن، بەڵام لە تەک هەڵکشانی تەمەندا مەرجە ئەو خۆدویستی و خۆبەزلزانینە فەرامۆش بکەن و ئیدی خاکەڕا و گەردوم گەرایانە سەرگەرمی پەیامی خۆیان بن. یەکێک لە پاڵنەرەکانی نووسین وا کەوتووەتەوە گوایە ژمارەی بێشمار لە نووسەران بڕوایان وایە ناوەڕۆکی ئەدەبیاتی دنیا ئاماژە بە ناڕێکی و گرفت و کێشەکانی مەردم گەل دەکەن. کەسی خناخە بە ئاریشە و تەنگەژەباری و دراما و تراژدیا و کارە سازباری بە درێژای مێژوو. نمونەی بەرچاو بەرپاپوونی جەنگ و شەڕە لە نێو هەر حەوت کشوەرەکە، شکست و نەشستی و جاڕوخانی کوشەندە لەسەر ئاسی ڕامیاری و مەزهەبگەرایی و کۆمەڵایەتی و ئابووری و فکری و فەرهەنگی کە کۆتایی نایێت، وەک ئەوەی مرۆڤ لە نێو درڕندەکانی جەنگەڵ لە هەمویان خۆی ناویتر و بڕندە و درڕندەترین بێت و نەسرەوێت. هاوکات نووسەران لافی ئەوە لێدەدەن ئەوانیش لە چەک زانا و زانەکانی زانستە مرۆیی و سروشتەکاندا هەڵ دەدەن ماریفەت و زانیاری و ئاگاهی مەردمگەر دەوڵەمەندتر بکەن، چ وەک خۆناسین و چ دنیاناسی بوو بێت کە ڕاستی و حەقیقەتی تێدایە، بەڵام مێژوویش ڕەنگیزی زاڵترە بەسەر مێژووی ئەشتەواییدا. مێژوو پێمان دەڵێت نووسرانی وا هەبوون و هەنکە ئایدۆلۆژیست بوون و پتر لە بەرەی دەسەڵاتداران بوون، ڕۆڵیان هەبووە لە بەدکاری و نامڕۆی. ناچارین بگەڕینەوە نێو مێژووی لە دێر زەمانەوە تاک و ئێستاکە. گەر بگەڕینەوە بۆ ئەفسانەکان و داستانەکان هەر چەندە دیوە جوانەکەی نەخشینە وەک دۆزینەوەی مانە و مرۆڤناسنی بارتەقای ئەوە و زیاتریش دراماتیک و تراژیکە کە لە باری ئینسانیەوە مەردم گەل گیرۆزەن بەدەست تەنگەژەباری و مەرگە سات و ویشومە و ئافاتی نەبڕەوە. تۆماری کۆن و دێرین بە شێوە سەرەتاییەکەی لە نێو ئەشکەوت و زار و دیوار و ئاسەوارەکان بەجێماون دەسەلمێنێت مەردم گەل بێگرفتاری و ئاریشە نەژیاون. دەستنووس و بەڵگە و ئەرشیڤ و ئایکۆلۆژیا پێمان دەڵێن مرۆڤ ئەو کاتە گیرۆزە و سەرگەرزان دەبێت کە لە سروش دێتە دەرەوە و گوایە بنیاتی مێژوێک دەنێت بەو کەڵکەڵە و خولیایەوە گوایە دەبێت بە دامەزرێنەری شارستانی جۆرەجۆر. بەڵام وەک فەیلسوف و بیرمەندی ئاڵمانی هیربەرت مارکۆس دەژنەوێت شارستانیەتێک بووە کە لەسەر حیسابی کوشتنی ئیرۆسا کە دەکاتە خۆزاوەندی خۆشەویستی و جوانی و ژیاندۆستی، شارستانیەتێک تاناتۆس پەرست بووە، خۆزاوەندی مەرگدۆستە و هاوکاتیش پەیوەستە بە خودی ڕۆحکوژی و تاریکپەرستی. دەتوانین بڵین پرسیارێکی واهی سەبارەت بە پاڵنەر و هۆکار و فاکتەرەکانی نووسین، زادەی هۆشیاری و
کونجکۆڵی و مەراقێکی ئەندیشمەندانەیە و خاوەن پرسیار و هەم وەڵامی جیاوازی نووسەرانە لە نێو جۆگرافیا و مێژووی جیاوازدا کە دەکرێت لە نێو هەندێک بازنە و تۆڕی بربڵاوی ئەدیبیدا یەک بکەنەوە، بەڵام بەڕەهایی نا. کڵێشەکان زۆرن و دەگۆڕێن سەبارەت بە چیەتی، چۆنیەتی و چەندیەتی و گرنگی ئەدەبیات لەسەر ئاسی دنیا. ناکرێت بیرمان چێت ئێمە لە سەردەمێکدا دەژین سیخ ناخە لە قێران و تەڵزگە و کۆسپ و تەگەرەی نوێ بۆ خودی نووسین و داهێنان. گوایە سەردەمی کۆمیۆناسیۆنی خێرایە و هێرشی زیرەکی دەستکردە کە ڕەنگە ببێت بە ڕەکابەری داهێنانی ئەندیشمەندانە و خۆڕستکانە نەک زادەی تەکنەلۆژیای تەکاندەر بەدیوە نەرینەکەیدا. ئاخر لە سەرەتای سەرهەڵدانی خودی ئەدەبدا وەڵامەکان بۆ دۆزینەوەی پاڵنەری نووسین بووە. سادە و ئاسان بوون، بە تایبەتی لە زێرزەماندا ئەدەبیات پتر زارەکی بووە، نەک تۆمارێکی کۆنکرێتی و بەرجەستە و ڕوون و دیار. خودی دیاردەی پەیداربوونی زیرەکی دەستکرد دوو تیم و بەرەی لە یەکتری جیا کردوێتەوە. تابور و ئۆردوەیەکە مەردمگەلی تەوەزەڵ و بێبەهرە کە ئیدیر دەتوانن لە نووسینی پەخشانێکەوە بۆ نامەی ماستەر و دکتۆرا کەونە سەر قاپ و خوانی زیرەکی دەستکرد بۆ خۆڕزگارکردن لە ئەقڵ و ئەندیشمەندی و داهێنانی مرۆڤ قوڵکەی. ئەوەیان لەباری ئاکادیمی ترسناکترە لەوەی خەمسارد بین بەرامبەر بەو هەزارەها ئامێر و ڕۆبۆتانە کە جێگە بە خودی ئینسان جیلەق دەکەن و بۆ هەمیشە پتر لە بازنەی ڕۆحپەروەری و فانتێزیا و ئستاتیکا و جوانی ناسی خۆیان دەدۆزیەوە. بێگومان هەر ئەدیبێکی داهێنەر لە ژێر کاریگەری و هەلومەرجی پەیوەست بەو ژینگەیە نەخشە و پلانی خۆی دەبێت کە دەکرێت سەر بە ئایدۆلۆژیەکی کوشەندە و مەرگهێن بێت یان پێچەوانەکەی بێت کە ڕۆحی هیۆمانیستی و ئاشتەوایی و دادپەروەری بکەن بە سەرمەشقی ژیان و زیندەگی شکۆمەندانە. ئەفسون و جوانی ئەدەبیات لەوەدایە بۆ هەمیشە بارمان دەکات بە پرسیارگەلێکی زۆر، وا دەکات قایل و ڕەزامەند نەبین بە هەر وەڵام و کلیشێکی ساز و ئامادەکراو کە دەستخەڕوومان بکات. ئەدەبیات کانگا و سەرچاوی گومانیشە سەبارەت بە خودی ئینسان خۆی و کۆی بەهاکان و ئایدیەکان کە لە هیچ پیرۆزکراون بە مەرجی پەک خستنی ئەقڵ و ئارەزوو.
تادي كردت ميدياني لدى فريستي قريد نازاني لدى فريستي قريد نازاني قري كوتا محشر هو كالبي ليلي جمالي قري ناثم لدس هو كالبي حسرتان يك يا يدردوني ودرمان نخون لا ميسري ومور وكالبي كسر الخمر حسرتان يك يا يدردوني ودرمان نخون لا
سری و نور کابای کسی نخواه نامی سری و نور کابای کسی نخواه بەڵێ هازیزان و بینەرانی خۆشەویست بەم شێوەیە هاتینە کۆتایی بەرنامەی ئەمڕۆشمان. زۆر سپاس کە چاکو ئێستا بینەرمان بوون تا بەرنامەیەکی تر و هەفتەیەکی تر و دیدار و ڕاوێکی تر ماڵەوە.